بینەرانی خۆشەویست هەمین بابەتی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆمان نووسینێکە لە بەڕێز کاوا بێسارانی. نووسینێکی دەربارەی لەژێر ئەو سەردێرە کە خەڵاتی نۆبێل بەرامبەر داگیرکردنی ڤێنزوێلا و نەوتی ڤێنزوێلا. ڤێنزوێلا خاوەنی گەورەترین سەروەتی نەوت و ئاڵتون و یۆرانیۆم لە جیهاندایە و ماریا کۆرینا ماچادۆ کە دوێنێ خەڵاتی نۆبێلی پێدرا لە خێزانێکی ئۆرستۆقراتی بەڕەگەز ئیسپانیایی هاتووە کە خاوەنی سەروەت و سامانێکی گەورە بوون پێشهاتنی ئەفسەرە شۆڕەشگێڕەکەی ڤێنزوێلا شیفاز کە هەمووی خستە ژێر کۆنتڕۆڵی کەرتی گشتی. دەمێکە داوای هێرشی سەربازی ئەمریکا ئەکات بۆ ڤێنزوێلا و پێدانی ئەم خەڵاتە تەواوکەر و بەشێکە لەو پلانەکە ئەمریکا چەند مانگێکە خۆی بۆ ئامادە کردووە بۆ هێرشکردنی سەربازی و گرتنی ڤێنزوێلا. ئەمەش تازە نییە. دەمێکە خەڵاتی ئاشتی ئەدرا بەوانەی کە پەیوەندیان بە ئاشتی و دروستکردنی ئاشتیەوە نییە. خەڵاتی نۆبێل بۆ ئاشتی بە جیاواز لە خەڵاتەکانی ترکە لەلایەن ئاکادمی سوێد دەدرێت لە لێژنەیەکی 5 کەسی 5 ئەندامی پەرلەمانی نوێروێژە درێت کە ئەوەش ڕنگدانەوەی سیاسی ئەندامانی ئەو لە لێژنەیە کە بە ئاشکرا لەژێر فشاری سیاسی و ئامانجی سیاسی وڵاتانی ناتۆ و بە تایبەتی یەکێتی ئەوروپادایە. جاران زۆربەی زۆری ئەدرا بەوانەی لە یەکێتی سۆڤیەت و دژ بە سیستمی سۆڤیەت. ئێستا ئەدرێ بەوانەی کە لەژێر دروشمی درۆی ئۆپۆزیسیۆن و تێکۆشانی دموکراتی ئەیانەوێ و سیستمانە بڕۆخێنن کە ئەمریکا وڵاتانی یەکێتی ئەوروپا چاویان بڕیوەتە سەروەت و سامانە سروشتیەکانی و دوورن لە بازنەی ئەمریکا و ناتۆ. ڤێنزوێلا بۆ نمونە ئەگینا ئەمژنا هیچ پەیوەندی نە بە ئاشتی و نە بە تێکۆشانی ئاشتی خوازانەوە نییە، تەنها کەسێکی دڵسۆزی ئەمریکا و سیستمی نێولێبرالیزمی ئابووریە کە ئێستا ئەمریکا لەشکرکێشی سەربازی گەورەی لە دەوروبەری ڤێنزوێلا ئامادە کردووە بۆ داگیرکردنی لە ژێر فشاری یارمەتی بزوتنەوەی ئۆپۆزیسیۆنی دموکراتی. دەمێکە لیژنەی پێدانی خەڵاتی نۆبێل سربەخۆیی نەماوە و بۆتە ئۆفیسێکی تری ناتۆ. جارێکی تر دووفاقی سیاسەتی درۆی بەناو مافی مرۆڤ و دموکراسی ئەوروپا و ناتۆ دەرکەوت. بە دووری مەزانن ساڵێکی تر بیدەنا ئەبوو محەممەد جۆلانی بۆ پاراستنی مافی مرۆڤ.